پشتی پتری ده گوندان هاتین رزگار کرن جلای هیزم پیشمرگی ول روشهلات دشتا موصل لمحور خازر پرانیا اوان گوندان پاشما و آسوارن داعش لماینه وکو نویسینا لسر دیوارانو هنک جورن خوارنه هر وسا گووار و بلاوکن دولتا اسلامی اواهین دست اوی پیشمرگی دا دبینن گووارا النبع همی چالاکی و جوموجولن دولتا اسلامی تداد هنه بلاوی کرن و بتایبەت یم باژارێ مووسڵێ ئەوە یەکە لە جەریدەکانی النەبەئی تیرۆریستانی داعشە العدد 38 لە عەفتی دەی 1436 دەرچووە أسير من ملاحقة الأكراد حملة منبج جاءت نتيجة لاتفاق الأمريكي التركي أو السردير كان واتنوانا أو همها علاقية أو هم زي علاقية لقون مفتكان روان كان أو مقر رئيسيان وإذا كمشاكا أو هموي دولة الإسلامية بقسكي بغي ودتي دولة الإسلامية أوان بقسكي بغي كبير دنيا لو بري تكنولوجيا دجي أوانيش بقصب شورج دكانو دولة الإسلامية بغي ودبان بێگومان تونێل لە ئەوان جیهان هاتینە دیتن هەنەیک بە دەهان مەتران درێژاهی کۆڵاینە و زێدەتر ji 3 مەتران کۆرگرینە بۆ وەیەکێ خۆتێدا vەشێرن چەند ڕۆژێک لەمەوبەر توانیمان ئەو منتیقانەی کە لەژێر دەسەڵاتی داعشن جەمعی گوندەکان 11 گوند بوون لەلایەن هێزی پێشمەرگە کۆنتڕۆل کرایەوە و پاشان بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان بە فڕۆکە ئێمەش ئێستا ئەو تونێڵانەی کە داعش دروستیان کردو و ویستیان ئیستفادە لێ بکەن ئەوە دەیبینن سەریان بە دارچینکۆی دروست کردیا لە ژۆرێ غورفەشی احتیادیە دەتوانن ئەوان بێتە بەئەسێنەوە ئیرۆ لە میحوەرێ خازر و لە گوندێ شەنەف بێ دەهان تۆنێلن چەکدارên دەولەتا ئیسلامی ji layê hêzên pêşmergeyî ve hatine aşkerakirin bi goreyî lêdwanên hêzên pêşmergeyî ku ev tonêlet hatine bikarînan demê bordumana evan cihand hate kirin ji balfirokên hevpeymanan ve çekdarên dewleta îslamî xotê da vedşartin. Kawa Emer Dengê Amerîka, deşta Mosul mihwerê Xazir.